ئەمەی کە لە پشتمەوە دیارە ئەو خەندەقەیە کە ماوەی زیاتر لە ساڵێکە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم لە ڕێگەی چەند کۆمپانیایەکەوە سەرقاڵی لێدانێتی هەر لەگەڵ لێدانی ئەم خەندەقە ڕای جیاواز هەبوو لەسەر ئەوەی کە بەشێک بە دیاریکردنی سنوور دایاندەنا و بەشێکی دیکەش بە سەنگەر لێدان بوو بۆ دوژمن بەڵام لە ئێستادا ئەم خەندەقە کارەکانی تێدا ڕاگیراوە. ئەو خەندەقەی کە لە ڕابیعەوە دەست بە لێدانی کراوە ماوەی زیاتر لە 2 مانگە لە گوندی دبج لە سنووری قەزای خورمات و کارکردن تێیدا وەستاوە. فەرماندەکانی پێشمەرگە بۆ چوونی جیاوازیان لەسەر وەستانی لێدانی خەندەقەکە هەیە بەشێکیان بۆ قەیرانی دارایی دەگەڕێنەوە و بەشێکی دیکەش ڕەتی دەکەنەوە لێدانی خەندەقەکە وەستێنرابێت و دەڵێن بەم زوانە کاری تێدا دەکرێت. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمیش ڕایگەیاند لە زۆربەی ناوچەکان لە کۆتایی هەفتەی داهاتوودا کارکردن لە لێدانی خەندەقەکە کۆتایی پێدێت. ئەو خەندەقە کە کراوە وەزارەتی پێشمەرگە کاتی خۆی لەلایەنی فەرماندەیەکانەوە لەلایەنی سیاسەتمەدەرانی کوردەوە شتێکی وا تەڕح کرا کە ئەو خەندەقە وەکو پشتێنەیەشی ئەمنی لەسەر خەتی تماسی کورد هەبێت بۆ پاراستنی خەڵکی کوردستان. ئێستا خۆتانە زانن ئەمڕۆ قەیرانێک لە کوردستانە هەیە ڕەنبێ ئەو قەیرانەش بێت تەئسیری ئەوەی کردووە کە ئەو کۆمپانایی پەکخستووە. لیوا قارەمان کەمال جێگری سەرۆکی هەیئەی ئەرکان بۆ عملیات لە وەزارەتی پێشمەرگە لە پەیوەندیکیدا لەگەڵ NRT باسی لەوە کرد پرۆسەی لێدانی خەندەقەکە بەباشی بەڕێوە چووە و لەو ناوچانەشی کە کارکردن تێیدا وەستێنراوە بە هۆی قەیرانی داراییەوەیە. هەروە ڕوونیشی کردەوە کە لە کۆتایی هەفتەی ئایندا کۆتایی بەکارکردن لە لێدانی خەندەقەکە دێت لە زۆربەی ناوچەکاندا بەڵام بە پێی زانێرەکانی NRT ماوەی زیاتر لە 2 مانگە کارکردن لە لێدانی خەندەقەکە لە زۆربەی ناوچەکان ڕاوەستاوە. خەندەقەکە بە جۆرێکە قوڵیەکەی 2 مەتر و نیوە و پانێکەشی 3 مەترە لە هەر 1000 مەترێکیشدا قولەیەک بە بەرزی 4 مەتر دروست دەکرێت کە چەند پاسەوانێک چاودێری دەکەن. دنا ئێمە وەکو پشتبەستن بە خەندەقە پشت نابەستن تەنیا بۆ خەندەقەی و بە هێزەکانمان بەبێ خەندەقی شتوانی ویانە بەرامبەر بە دوژمن بوەستنەوە وەکو ئەوەی کە دوژمنیش بەرامبەرمانە دیارە دوژمن لە بەرامبەرمان مەسافەکمان هەیە لە بینیاندا ئەوەی کە دەیبینین لێرەکانە ئەوە ئەگەر دوات تەسویرکان بۆ خۆتان ئەوەش دوژمن ئەو بینمانە کە دیارە. تا ئێستا ڕوون نەبووتەوە ئاخۆ ئەو خەندەقەی کە وەزارەتی پێشمەرگە ماوەی زیاتر لە ساڵێکە سەرقاڵی لێدانێتی بە منبەسی دیاریکردنی سنوورە یاخود بۆ ڕێگریکردنە لە هێرشەکانی داعش. فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن تەواوکردنی خەندەقەکە کاراسانێکی باش دەبێت بۆ پێشمەرگە بۆ ئەوەی تەواوی ئەو مەترسیانەی کە داعش دروستی کردبوو لەسەر ناوچە کێشە لەسەرەکان و ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان نەیهێڵێت. وڵای دیارە خەندەقەکە تاکو ئێرە هاتووە چەند کیلۆمەترێک ماوە حایدی کۆمپانیایەک بۆ لێرە بەو لاوەش حایدی کۆمپانیایەکی ترە ئەو خەندەقە بەردەوام دەبێت و دیارە ئەو خەندەقە سنوور نییە سنووری ئێمە حەمرینە خەندەقەش بەردەوام بێت تا ئێرە هاتووە و لێرە شەو کۆمپانیایەکە کارەکانی خۆی دەست پێ دەکات ماوەی تقریبەن 20 شەوێک دەبێت کاری تێدا نەکراوە. وەستانی لێدانی خەندەقەکە نیگەرانی لە لای هاوڵاتیان و بەرپرسانی سنووری ناوچە کێشە لەسەرەکان دروست کردووە و دەڵێن بە درێژایی ساڵانی دوای ڕوخانی ڕژێمی حەزبی بەعز گروپە چەکدارەکان لە حەمرینەوە هێڕشیان کردووەتە سەر ناوچەکانیان و ژیانیان لە مەترسیدا بووە. دیار جەمال NRT حەمرین.